Hey! Kom maar! Kom op! Goed! Goed, ja! Volgende!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Jongen! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar! سەرەتا سپاس بۆ خی گەورە سپاس بۆ هاندەرە خۆشەویستە و بۆ تەواوی یاریزانان و دەستە کارگەڕی و مدەڕیبەکان ئەلحەمدولیلا زۆر زۆر دڵم خۆشە بۆ گۆڵە گەشتە خولی نایبی کوردستان بە هاوکاری هەموو هاوڕێکانم ئینشاڵە ساڵی داهاتوو بە باشترین شێوە خۆماداکەین بۆ خولی نایبی کوردستان. کاپتن چه هەستێکەوە یانەکەت دوای 3 ساڵ یاریکردن لە خولی پلێچ کوردستان جارێشتر سەرکەوتو بۆ خولی نایب کە پێشتر 4 وەرز یاری کردو لە خولی نایب. پێشی بخێرات ناوەگوت کەم زۆر بەخێر بێن سەر چاوەسە سەرە تقریبان هەستێک زۆر خۆشە ئەوە چەندە تقریبان ناو ساحەی نەماندی بوون هیلاک بوون کێشەمان هەبوو مشکیلەمان هەبوو کەم و کورتیا بوون بەس ئەلحەمدولیلا الحەمدە باش بوو زۆر باش بوو لە بیدادێکە مەقسەد سەکرد بوو ڕاستی مەقسەد هەدەف نایاب بوو ئامانج نایاب بوو ئەلحەمدە زۆر باش بوو پشتیوانی سەرۆکنادی و دەستی ئیدارە و پشتیوانی یاریزانە ئەلحەمدە موفەق بوون هاتی نایاب زۆر هەستێک خۆشە. ئەو دەستکەوتە ئەو ئامانجە بپێکین کەەوە سەراتایەکە بەڵێن بە هەندەران دەدەین ئەوە سەراتایەک بوو چوونە نایاب لە نایاب دڵنیا بن ژمارەیەکی قۆرس دەبین لۆ نایاب دڵنیا بن لەوەی پلانی باشمانە لۆ نایاب ئینشاڵڵا. بەڵێ وڵا ئەوساڵ وەکو جەنابەت ئاماژەت پێکرد وەرزێکی زۆر قورس بوو بەس هەر لە بیداک ئەمن سیقم بۆ یانی خۆم هەبوو لەناو یاریگا قەڵاتزیەکەم یاری دۆڕانیش بەس لە دوانێک تا گوتم باوەڕیم سیقم بۆ فەریقە هەیە بەو یانە هەیە کە ئیشاڵڵا دەچینە نایاب. ئیشاڵڵا لە ساڵەکانی دابێتن پیلانی باشمان هەیە گۆڕینی ئەو یاریگایە بەڕاستی یاریگایەکەمان شویانیە داوا لە برپرسانی دەڤەرەکەمان دەکەین کە بەجددی هاوڕێک لەو یانەیە بدەنەوە ئەو بۆ جاری سێم و چارم ئەو
لە سەدەستی ئەو ئیدارەیە کە ئەو یانەیە دەباتە نایاب هیوادارم هیوادارم باڵپشتیەکی جددی بن ئەو جارە. یانەی هەڵۆ دوای 3 وەرز دیاریکردن لە خولی پلێچ کوردستان بۆ جاری چوارەم خۆی گەیاندەوە خولی نایابی کوردستان. ئەمڕۆ لە نێو یاریگاکەی خۆی لە زانکۆی جیهانی بردەوە و بە پلەی دووەم گەیشتا خولی نایابی کوردستان بە وەرزی داهاتوو. حوسێن محەممەد کەناڵی پێیام بلێ.